لە سلێمانی گرفت بۆ موچەی خانەنشینی هێزەکانی هەفتا دروست بوو. سەرڕای سەرەگرتنی زۆر و مانەوەیان لە بەردەم بنکەکانی دابەشکردنی موچە، بەڵام خانەنشینان موچەکانیان وەرنەگرت و پێیان وتون یەکشەممە وەرنەوە. والله عايشان بينو توتا او تو عايز على برنا وعلى ما بينتوا وتیان چی پێداخە یان موچە نییە یان چاوەڕێکە؟ ئەڵێن چاوەڕێ مەکەن چاوەڕێ بکەن یەکێکە لە چاوەڕێکەکە ئینشەڵا چاوەڕێ مەکەن مەزە چاوەڕێەکەی نازانی. لێتان پرسیون بۆ موچەی ئێوە نەهاتووە؟ نەوەڵڵا من لێم نەپرسیون دووری چی بکەم لێشیان نەپرسین ئەڵێ ئێمەش پیاوتوین چاوەڕێ بکەن. وەڵڵا یەکشەممە وەرنەوە نادام خایمە نهاتووە پارە نییە و نادام. پێشتر پێیان نەوتن کە خایمە نەهاتووە یان پێیان وتن کە موچەی برادرێم تەلەفۆنی گوتی ئەبوایە پێنجشەممە یەک کەس نەمێنێ هەمووی وەریگرێ ئاخر وەزارەتە یاوڕەوە تا ئەو خەڵقە فەقیرە بینەوە تا هەرێوە. جەنابی شەر هێزەکانی هەفتان؟ بەڵێ هەمان کێشەیە و برادرەت هەیە وایە؟ هەر کێشەیە یەک کێشەیە هەمووی. ڕۆژنامەنووسێک دەڵێت پێشتر حکوومەت بەشێکی موچەی لە ئەسۆ بوو، بە پاشەکەوت و لێبڕین و دواکەوتنەوە دابەشی دەکرد. ئێستا کە ئەرکی تەنها بووە بە ڕاگەیاندنی لیس و دابەشکردنی موچە، ئەم ئەرکەش ناتوانێت بڕێکی ئەنجام بدات. کاکە خوار هەر لەو فترەیە چەند جار بڵن موچە هات دەی موچە هات بەڵام ئامادە نەبوون لیستێک ڕابگەێنن. ئێستا کە لیستەکەشیان ڕاگەیاندووە فەرم بزانە ئەو حاڵی دابشکردنی موچەیانە کە بڕۆ ئەیتی ئەمەکان سیر کە خەڵک تا دوی شەو سرەی گرتووە لەوێ پارێتیان نەماوە سعات 4 و 5 بەیانی خەڵک چووە پارە لە ناو ئەیتی ئەمەکان نییە. موچە دابشکردن کەی وایە ئەمە گاڵتەکردنە بە خەڵک یعنی ئەم حکومەتە لە هەموو ئەو خەونی سربەخۆیی و دەوڵەتی کوردی و نازانم چی ئێستا هاتوتە سەر ئەوەی کە بۆتە وەکو بەڕێوەبەرێکی دارایی ئیشی پێدەکرێت. ئەنێ حکومەتی هەرێمەکو بەڕێوەبەرێکی دارایی لێ هاتووە تەنها لە بەغدا موچەکەی ئەوان لێرە دابش دەکەن تەنانەت ناتوانن وەکو پێویست دابەشیشیکەن تەنانەت ناتوان وەکو پێویست چۆن دەڵێ جەدوەلێکی وا دابنێن کە بە فیعلی ڕاستگۆ بن لەگەڵ بەڵێنەکانی خۆیان لەگەڵ وعدەکانی خۆیان لەگەڵ دانانی لیستی موچەت هەتا لیستی موچەیەک ڕدەگەینن دەیان جار مژدە و بەڵێن و نازانم چیویسی ئەسڵ ئەساسی نییە بەڕاستی دەسەڵاتداری وان نابێت. خاننشینانی سەربازی دەڵێن بێ ئەوەی هیچ ئاگاداریەک بڵاو بکرێتەوە موچەکانیان پێ نەدراوە و دواکەوتووە. لە کاتێکدا زۆربیان لە ناوچە جیاواز و دوورە دەستەکانەوە هاتوون و ناچارن بەدەستی بەتاڵ بگەڕێنەوە ماڵەوە. دیاریشنیە یەکشەممە موچەکانیان پێدەدرێت یان لەوە زیاتر دوا دەکەوێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.